لە پۆلی یەک بووم ئەو حەجی لەقلەقانە لە دۆستەک هەبوون. بەڵام ئێستا لەبەرەوەی خەڵکی دۆستەک و خەڵکی ئەم ناوچەیە بەگشتی ینی زۆر هاوڕێن ئازاریان نادەن خۆشیان دەوێت بووینەتە دۆست لەگەڵ یەکتری بۆی ئێستا گەر تەماشا بکەی هەر لە ڕوڤیا هەتا دەگەیتە مەفرەقی بەردەڕەش لەسەر هەموو عامودەکانی کارەبایی حەجی لەقلەق هێلانەی خۆی دروست کردووە چکە ئەوش لە ژینگەیەکی ئارام لە کەشێکی ئارام دەگەڕێت هێلانەکەی تێک نەدرێت فەرخەکانی بمێنێتەوە تاکە هۆکارێک بۆ مانەوەی حەجی لەقلەق لێرەوە فراوانکردنی شوێنی نیشتەجێبوونی خۆی ئەوەیە کە خەڵک ئازاریان نادا خەڵک خۆشیان دەوێت. ئێستا هاتون بەڵێ ئێستا ئەم ماوەیە هاتون لێرە دەمێنێنەوە حتا ماوەیەکی زۆر و دواتر بزان ئەوان کۆچ دەکەن بۆ ئەو شوێنەی خۆیان کە لە شوێنێکی تر ماڵی خۆیان حاڵی خۆیان دادەمەزرێنن کۆچ دەکەناوێ. بێگومان یعنی ئەوە یەکێک لە هۆکارەکانە کە ئازار نادرێن هێلانیان خراپ ناکرێتن حتا ئەوان کە کۆچ دەکەن حتا دەگەڕێنەوە هیچ کەسێک دەستکاری هێلانەکانیان ناکات چکە سەر عامود و عامودی شوێنی کەسی نەگرتووە عامودی کارەباییە و هێلانەکانی وەکو خۆی دەمێنێتەوە. باڵندەکە زۆر جوانە بێزەڕیشە ینی زیانی نییە لەقلەق باڵندەیەکی زۆر ئارامە هێمنە زەرەر و زیانی نییە بۆ نمونە کاریگەری نییە لەسەر جوچکەی هاوڵاتی بۆ نمونە هی قازە هی سۆنە هیم بریشکە تەئسیل لەسەر ئەمانە نییە ئیتر خەڵک هیچ ئازاریان پێ ناگەیەنێ. بێگومان لەوانەیە ئێستا مشک یەکجار زۆر بوو ئەمساڵ لەوانەیە بتوانێتن بچیتن دمیشی درێژە یعنی ئەگەر کوونە مشک هەبێ پەلاماری بداتن بیگرێت و بیخواتیان بیکوژێتن هەرچەندە من زانیاریم لەسەرەوە نییە بەڕاستی کە حەزی لەقلەق ینی مشک دەخوات یان نا بەڵام وەکو حەشەرەتەکانی تر کە دەکەوێتە بەردەمیان ئەوانە دەخۆن.